بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سەرلەبانی ئەمڕۆ بۆ مەرزەیەکی وێران کرد باکوور و ڕۆژاوای کوردستان و بەشێک لە شارەکانی تورکیا و سووریای گرتەوە کە بەهۆیەوە زیاتر لە 2500 کەس گیانیان لەدەستداوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەکەین هۆکاری ڕوودانی بۆ مەلەرزە لەو ناوچەیە چییە و لێکەوتەکانی چین و حکوومەت پشووی ڕاگەاند و ئایا هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان هەیە و چی بکرێت. لەگەڵ هەرێک لا بەڕێزان دکتۆر ئارام نامیق پسپۆری جیۆفیزیال لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە مامۆستا سۆران حەسەن پسپۆری بایۆلۆجی قسە لەسەرم پرسە دەکەین سوپاسیان بدەمتان دەکەین کەوتۆر بەخێر بن بەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو مەرەزەی کە لە باکووری کوردستان و لە سووریا ڕووی داوە چەقەکەی کوێ بووە و پلەکەشی پلەیەکی وێرانکەرە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە کاک حەکیم. پێشەکی یعنی حوسەتی خۆم ڕاگەێنم بۆ قوربانیانی ئەو مەلەرزەیە بە هیوادارم تا زووە ئەو بینانە چابنەوە ئەو ئەوانی کەون بنز و بدۆچنەوە. سپاس بۆم دەرفەتە ئەوەی کە پێشبینیە کرێت لەم مەلەرزەیە ئەوەی کە بۆمان دەرکەوت ئەو چەقی مەلەرزەکە لە ناو شارە کوردیەکان بووە بە تایبەتی لە غازی عەنتاب لە شوێنێکە پێوترێت ناوی تورکیا کە بڕەکەی 7.8 کە ئەمە زۆر گەورەیە بەڕاستی بە پێی پۆڵێنی بۆ مەلەرزە زۆر بەرزە هۆکارەکەشی ئەوە یان دەگەڕێتەوە بۆ جوڵەی پلێتەکان ئەو پلێتانی کە هەیە لە دەروپشتی ئەو منتیقەیە بە تایبەتی پلێتی ئەنەزۆڵی کە تووشیەکەی ئێساوی یان کە تیا ڕوویاوە ئەو شوێنە ئەیا بە پلێتی عەرەبیە کە عێراق پێشەنجێتی لەگەڵ پلێتی ئێرانیە یعنی ئەم سێ پلێتە لە جوڵان بەردەوام جوڵاکەن ئەم جوڵانە بێتە هۆی کۆبنەوەی هێز لە ناو چینی بەردەکانە ئەم چینی بەردانە کاتێک ئەو هێزانە کۆ ئەبنەوە ئیتر تحمل نامێنێ یعنی شوێن نامێنێ بۆ کۆبنەوەیان بۆ دەرچەیەکە گەڕێن کە بێنە دەرەوە ئەو دەرچەیە لەلا یعنی لە زانستی جیۆلۆجیا پێوتێ فۆڵت یان شکاندنێک لەو شکاندنەوە ئەو هێزێت دەرەوە دەبێت هۆی ڕوودانی بۆ مەلەرزەکە ئەمە سەبەبە یعنی ئاساسیەکەیەتی کە بۆ هۆی ڕوودانی مەلەرزەکە. بەڵێ ئەگەر هاوکارانمان بیخەنە پەخشەوە شوێنی بۆ مەلەرزەکە نەخشەکەی ببینین ئەگەر فولسکرینی بکەن لە شاشەکە ببینین بەڵێ دکتۆر ئەمە بڵێن شوێنی بۆ مەلەرزەکەی ئەگەر زیاتر فولسکرینی کە ئاریان لە شاشەکە بەڵێ ئەمە زیاتر ئەگەر بۆمان نزیک بخاتەوە ئەمە شوێنی چاقی بوو مەلەرزەکەیە بەڵێ ئەمە هی شارە کوردیەکانەوە بەڵێ ینی لە غازی عەنتاب بووە ئەو شارە کوردیەکانە بدە بەڵێ تۆزێک دووری خەیتەوە بەڵێ ئەمە بڵین بەشێک لە کوردستانی سووریاشی گرتوێتەوە بێگومان لە ڕۆژ ئاواش عینشت بە هەمان شێوە هەمان تەسیری هەبووە کە بۆ هۆی ڕوخانی هەزارەها خان و بینا کە لە مۆتیقەیە بووە لەگەڵ ڕوخانی ئەو بینا و شوێنانەشە بە هەزارەها یعنی کوژرا و ئەو بەشە ئێستا بەشێک کە دەرەکەڵێ کوردستانی سووریا زیاتر ناوچەی عەفرین و ئەوانەشی بڵێن ناوچە عەفرین بەڵێ تا حەڵەبی ڕۆیشتۆ بەڕاستی جا تەسیرەکەش هێتاکو چۆتە ناو لوبنانیش و چۆتە ناو هەتا میسر ڕۆیشتووە بۆکو تەسیرەکەی بەڵێک بڵێن زیانی نەبووە وەکو گیانیوانە نخی زیانی نەبوو بەڵام یان لەوێ هەستی پێکراوە حتا یان لە مەسر هەستی پێکراوە کە ئەو مەلەرزە یعنی منە بەقوت بووە 7.8 دادێ بێچێت لە مەرزە گەورەکان باشە بەس کاکتۆر ئێستا ئەوەی دەیبینی لە شاشەکە ئێستا بۆچی بەس ئەم ناوچەی گرتۆتەوە ئەم جارە هیچ هۆکارێکی هۆکارە سەرەکیەکە چی بوو بەڵێ ئەو ناوچەیە ئێستا و ڕەنگە سوورە ئەمە نەخشەی ئەو ناوچەیە کە بۆ مەلەرزەکە گرتوێتیەوە ئەوە شتێکی غەریب نییە کاک حەکیم چونکە ئەو خەتە کە پیا ئەڕوات یعنی پێڵی خەتی یەکەمی مەلەرزە خەتی یەکەمی مەلەرزە بە تورکیا و بە کوردستانی سووریا و دوایەتە خوارەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بە هەمان شێوەیە خوارەوە بۆ تا خوار هەتا خەلیجێت ئەوە پێوتێ خەتی یەکەمی بۆ مەلەرزە ئەم خەتە ساڵانە دێها بۆ مەلەرزەی گەورەی تیا ڕوئیات یعنی ئەم ڕوودانی کە ئێستا ئەو ڕوویاوە لە تورکیا یعنی غەریب نییە ئاساییەکە ڕووبات چونکە ئەو خەتی یەکەمی مەلەرزەیە و ئەو شوێنەش معروفە کە بە مەرزەی تیا ڕوئیات یعنی هەر لەسەر ئاسی جیهانیان لەسەر ئاسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەتی یەکەمە بەڵێ لە ئاسی جیهان نەک ئاسی ناوەڕاست لەسەر ئاسی جیهانەوە خەتی یەکەمە بەڕاستی اینجا یعنی ئەو شوێنە ئەمە یەکەم جارە لە قەرنی 21ەکە کە بۆ مەرزێکی ئاوە گەورە لە تووشە ڕووبات لە ساڵی 1999 لە حەڤەی ئابی 1999 لە ئەستەمبول دانیشکە ڕوویە لەم گەورەتر بوو ئەوە لە قەرنی 20 بوو لە 1999 بوو لە قەرنی 21 کە ئەمە یەکەم جارە کە
بوومەلەرزێکی ئاوە گەورە بەو بڕە ناو تووشیان ڕووبات یعنی 24 ساڵە بوومەلەرزی ئاوە گەور ڕووی نەیاوە بۆیە تۆزێک یعنی ئاو تووشی ئەو هینە بوون زیانەکەی لە کوردستانی باکوور لەبەر چەقەکەی لێ بۆ لێ زیاتر بووە لە ناوچەکانی بڵین ڕۆژاوای کوردستان یاخۆ بڵێن ناوچەکانی ئەو بەشی سووریە بێگومان ئەگەر ینی بڕەکەی لە ناو کورسانی تورکیا 7.8 بێت لە کورسانی سووریا بیتاکیدەوە کەمە کاتەوە لە بێ بۆ هەولێر بۆ دوو هۆکەمترە کاتەوە هەتاکو دوورکەوینەوە لە چەقەکەی تاکیید ئەوڕینە ئەو ڕقەمەکەمە کاتەوە ئەو چقت کە دروست دەبێ ینی چقە دەڵێن چقی بۆ مەرزەکە بۆنم لە فلان شوێنێ ئەو چیە بەڵێ ئەو شوێنەیە لە ژێر زەویە کە پێوترە فۆکەس واتە ینی ئەو شوێنەیە کە داشکانەکەی تیاڕوویا واتە بەڕلابوونی هێزەکە ئالێەوە بووە بەڵام ئەوە لە قوڵایی 10 کیلومتر بۆ 20 کیلومتر واتە لە بەشی تێکڵی زەویایە باش ئەمە خۆ نابێت ئەبێت بە شێوەیەکی خەیاڵی نقطەی بخینە سەر زەوی وەکو ئەوەی کە تیاتی لە ڕسمەکە ئەستێرەیەکە یان بە شێوەی دایرەیەکە ئەو پێوترێت ئیپیسێنتەر واتە فۆکەسەکە لە ناوەیە لە قوڵایی 10 بۆ 15 کیلومترە لەسەر ئەوە ڕێک بە عمودی سەرکەوە نقطەکەی سەر زەوی پێوترێت ئیپیسێنتەر ئەمە کێسە هەیە یعنی ئیپیسێنتەرەکە لەکوایە لە منتەقە کوردەکانە کە لە غازی ئەنتابە باشە بەس سوپاس دەکەم دێم وڵات ئەگەر مامۆستا سۆران ئامادە بێت لە هەولێرەوە بەڵێ مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر ئەو بوومەلەرزەیە وەگەر سەرەتا جەناب دۆکو پسپۆڕێکی جیۆلۆجی باسی چینەکانی زەویشمان بۆ بکەیە گەر هاوکارانمان ئەو وێنەشمان بۆ بخەنە سەر شاشەکە کە باسی چینەکانی زەوی دواتر باسی بوومەلەرزەکەی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستانیشمان بۆ بکەی فەرموو سواز بە بەڕێستان سواس بۆ دکتۆر ئارامش سڵام بۆ هەیە سلااو لە بینەرانی بەڕێزیش بەڕاستی دەمێت سەرخۆشی لە سەرجەم بنەماڵی قوربانیەکان و هەروەها هیوای چابوونەوە بۆ سەردەم بریندارەکان دەخوازم بەڕاستی کارەساتێکی گەورەیە وەکو دکتۆر باسی کرد چینەکانی زەوی بەڕاستی ئێمە چەند چینێکی سەرەکیمان هەیە ئەوەی کەوا پێ دەگوترێتن توێکڵی زەوی کە کڕستە ئەوە تقریبن لە دەوروبەری لە 50 تا نزیکەی 150 کیلومترێک دەبێتن واتە ئەو بە شەڕقەی زەویەکەوە ئێمە لەسەری دەژین بەشی ژێر ئەوە کە بەشی مانتڵ وە شاخ و ئەوانە دەبێتن ئەو بەشەیان ڕقنین وەکو ئەو بەشەی سەرەوە زیاتر مادەیەکی دەتوانین بڵێن لینزە وەکو ئەوەی کەوا لە بڕکانەکان دەیبین بەردی گەرمی تواوەیە لە پلەیەکی گەرمی ئەجگار بەرزی هەیە لە سەر و هەزارەوە دەست پێ دەکاتن دواتر کە بەرە و ناخی زەوی دەڕۆین کۆر ئینتەرکۆر و ئاوتەرکۆرمان هەیە لەوێن دەرپلەکانی گەرما زۆر زیاتر دەبێتن تاوەکو ناخی زەوی دەکات بە زیاتر لە 6,000 پلی سیلیزی و لەوێن دەرزیاتر پێکاتەکانی ئاسن و نیکڵا بەنسبەت ئەو توێکڵی بەشی دەرەوەی زەویکەوە بە شەڕقەکەی سەرسە شاشەکە هەیە مامۆستا بەشێکان ئەوەیە کەوا لە قاڕەکان چینەکان بەڵێ دەستان خۆش بەشێکی ئەو توێکڵی زەوی کڕست پێ دەڵێن ئۆشیان ینی واتی ئەو شوێنانی کەوا بە ئاودا پۆشراوە بە دەریا و زەریاکاندا پۆشراوە ئەوەکەی دیکە قاڕەکان ینی بەشی وشکانیە لێرە زەوی بە شێوەیەکی گشتی دابش بۆ لە بۆ 12 پلێتی سەرەکی ینی ئەو بەشانە بە شێوەیەکی گشتی بەشێکیان قاڕەکان پێک دێنن وەکو دوورگەی عربی پلێتی عربی پێدەگوترێتن منتقەی ئەفریقیا پلێتی ئەفریقیمان هەیە منتقی ئوراسیامان هەیە کە پلێتی فارسی و هەروە ئەناتۆڵ کە بەشێکن لەو و هەروەها پلێتی ئەمریکای باکوورمان هەیە باشوورمان هەیە پلێتی دەریای زەریای بڵێن هێمنمان هەیە ئەوانە لە پلێتە سەرێکیەکانن هەندێک پلێتی بچووکتریشمان هەیە پلێتی ئەناتۆڵی کە بەشێکی زۆری تورکیا دەگرێتەوە یەکێکە لەو پلێتانەی کەوا دەورە دراوە بە چەند لێکترازانێکەوە ئەگەر وێنەکە زوم کەن زیاتر لێرە دەبینین شوێنی ڕوودانی بوومەلەرز شوێنی بوومەلەرزە و ئەو شوێنانی کەوا لێواری پلێتەکانن لێواری پلێتەکانن یعنی پلێتەکان هەر یەکێکیان لێوارێکی هەیە ینی حافەیەکی هەیە ئەو حافەیە واتە کۆتایی پلێتەکە ئەو پلێتانە بە شێوەیەکی گشتی لە جوولەدان بەو شێوەیە کە ئێستا لە وێنەکە دیارە بەهۆی ئەو تەوژمە گەرمیانی کەوا لە ژێرەوە هەیەکەوە وەکو باسمان کرد مانتڵ
پلێی گەرمی ئێزگار بەرزی هەیە هەتاوەکو بەرەو خوارەوە بڕۆین پلەی گەرمیەکە زیاتر بەرز دەبێتن ینی لە بەشی سەرەوەی لە نزیکی 1000 و ئەوانەیە دواتر کە دەچێتە خواردتر ئەن بڵێن لە 1000 کەمترە دواتر دەست پێ دەکاتن بەرەو پلەی گەرمی ئێزگار زۆرتر هاوشێوەی کوڵانی ئاو دەبینین ئەو پلە گەرمی کەوا لە بەشی ژێرەوەیە جوولە دەکاتن بەرەو سەرەوە بەر توێکڵی ینی نزیک توێکڵی زەوی دێتن بەشە ساردەکەی کە لە نزیک توێکڵی زەویە بەرەو خوارەوە دەڕاتن بەردەوامی ئەو تەوژمە گەرمیە لە سەرەوە بەرەو خوارەوە بە بەردەوامی وا دەکاتن لە بەشی سەرەوە توێکڵی زەوی بە بەردەوامی جوولە بکاتن بەڵام ئەو جوولەیە ئەوە نییەکەوە ئێمە بە بەردەوامی هەستی پێ بکەین ینی بە نمونە پلێتی عەرەبی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە ئێمەش وەکو کوردستانی باشوور بەشێکین لێی ساڵانە 1.6 سانتیم ینی 16 ملیم بە شێوەیەکی گشتی جوولە دەکاتن بۆ ژێر پلێتی فارسی و هەروەها بۆ ژێر پلێتی بڵێن ئەناتۆڵی یاخود ئیوراسیا ئەو جوولەیە هەست پێ نەکراوە بەردەوامی ئەو جوولەیە لە هەموو شوێنەکان هەیە زۆر جار ئەو جوولەیە لە شوێنێک وەکو دکتۆر باسی کرد پلەی گەرمیەکەی لە شوێنە قەتیز دەبێتن بزەیەکی ئێزگار زۆری هەیە تاوەکو مەجالێکی دەبێتن بوارێکی بۆ دەڕەخسێتن ئەو تەوژمە لە وزە دێتە دەرەوە لە هەندە شوێن ئەو وزەیە خاڵی دەبێتەوە بە بورکانەکان هەندێک جار لە ناو دەریاکان یاخود لە وشکانیش ڕوودەداتنەوە بەشێکی لە وزەیە دێتە دەرەوە بەشەکەی دیکە بوومەلەرزەیە کە لە لێواری بەشی هەرە زۆری بوومەلەرزەکان بە شێوەیەکی گشتی لە ناو لێواری پلێتەکان ڕوودەدەن کەمێکیان لە ناوەڕاست لە ناو پلێتەکان ڕوودەداتن بەڵام بە شێوەیەکی گشتی بەشی هەرە زۆریان لە لێواری پلێتەکان ڕوودەداتن ئەو وێنەی کە لە بەرچاوتانە بڕی پلەی بوومەلەرزەیە کو دیارە لە بەشی دەستە چەپی شاشەکە پێمان دەڵێت بە نمونە ئەگەر پلەکە دوو بێتن ساڵانە چەند ڕوودەداتن و هەروەها هێزەکەی بەرامبەر تەقاندنی چەند لە TNT-ە دەتوانی بۆ ماڕووکەیتەوە بۆ پلەکان چەند بەرامبەر چەند TNT وانە هەرچەندە ژمارەکان زۆر بەوردی دیار نین بەڵام بە نمونە حەوت ئەگەر پلەی ڕێختەر حەوت بێتن وەکو ئەو وایە 1,800,000 کیلۆغرام TNT بدەقێنی یعنی ئەوەی کە ئەوەی ڕوویداوە حالەتی وا ڕوودەداتن ئەوەی کەم جارە ڕووی داوە هەمان ژمارە بەڵێ ئەگەر بگات بەڵێ لەبەرەوەی 7.8 دەڵێ ئەگەر 8 بێتن 8 ساڵانە نزیکەی 3 جار ڕوودەداتن لە هەموو گۆی زەوی و پلەکەی ینی بڵێن ئەو توانایکەوە هەیەی وەکو تەقاندنی یاخود توانای هێزی 56 ملیۆن کیلۆگرام لە TNT هەیە ئەو باکەی طبعا بەرەو نۆ بڕواتن ئەوە وەکو زۆرترین پلەی ڕێختەر طبعا دوو جۆرمان هەیە لە پلا لە بۆ پیاسکردنی بوومەلەرزە یەکێکیان پێ دەگوتێتن ڕێختەر کەەوەی زیاتر ئێستا بەکاردێتن لە هەتاوەکو نوێ پلەکەی زۆرش دیکەمان هەیە پێ دەگوتێتن پێوەری مێرکەڵی ئەو لە یەک هەتاوەکو 12 ئەوانە ئێستا زیاتر بەکاردێتن لە دەستگاکان و ئەوانە زیاتر پلەی ڕێختەر بەکاردێتن باشە سپاس دەکەم دێمەوە دوایی لەسەر بڵین قسەی زیاتر کە سەر لێکەوتەکانی کاکتۆر ئارام سەبارەت بە بڵین ئەو پلەی کام جارە تۆمار کراوە ینی ساڵانە دیاری کراوە چەند جارێک ئەو زەوێرانکەرە دێت زیاتر هەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود بڵین ناوچەکانی دیکەش جیانیش هەلەگرێتەوە بڵین نەخێر بەشێکی گشتی ئەم پلە زۆرانە ئەم پلە بەرزانە کە بە مقیاسی ڕێختەر 7.8 چەند جارێک ڕوئەیە لە ساڵێکە یعنی 3 4 5 جار زیاتر ڕوو نایەت ئەمە لەسەر ینی گۆی زەوی نەک لە منطقەیەکی معەنە احتمال هەیە لە مەکسیک ڕووبە احتمال هەیە لە ئەندەنوسیا ڕووبات احتمال هەیە لە شوێنێکی ڕووبات شەرنی ئللا هەمووی ئللا ئەبێ لە یەک شوێنە ڕووبات ئەوانیش بە هەمان شێوە ئەگەر تێبینی بکەیت لە سان فرانسیسکۆ لە ساڵی 1906 ساڵی 1906 8.9 بوو لە ساڵی 1999 8.8 بوو ئەمە زۆر بەرزە باش ئەوەی کە بڵێن بەرزترین ئاستی چەندە بۆ مەلەرزە تا ئێستا ئەوتەجی کرابێت لەسەر گۆی زەوی 9.2 بۆ 9.3 بە میقیاسی ڕێختەر طبعا میقیاسی ڕێختەر میقیاسێکی کراوەیە
داخراونی هەتانەوە بێت چونکە ئەگەر هاتو ئەو مقیاسە بۆیە بەنۆدانراوە چونکە تا ئێستا ئەوەی کە باس کراوە لە نۆتێ نەپەڕیوە یان کە تەجی کراوە بەڵام لەکوێت تەزیر کراوە نۆڵین لە ئالاسکا و لە سیبەریا 9.1 9.2 تەجی کراوە بەڕاستی حتا ئەوەی یابان ساڵی 1912 بە 9 تەخمین کرا لەبینی 8.9 بۆ 9 تەخمین کرا بەڕاستی بەڵام لەسەر نۆگە یعنی ئۆشتێکی سایەوە اتفاقیان سەر نۆ کرد ئەگەر هاتو ئەم جیازە بەرین سەر مانگ و یا سەر مەریخ لێ ئەگەر مەرزە ڕووبات و پلەی 12 بێت ئەم مقیاسی خێونێتەوە بە چەند وێرانکەرە بۆ نمونە تا چەند بوومەلەرزە پلەکەی چەندی ئاسایە چەندی وێرانکەرە یعنی خۆی ئەگەر پۆڵەنی کەین هەتاکو 6.5 دانرێ بە ناوەند 6.5 میدیەمە لە 6.5 بە ڕۆژووترەوە ئەبێ بە کاولکەر بە وێرانکەر بەڕاستی بەڵام ئەوژەکەی سەر ئەو منتیقەی کە تایەتی ئەگە هات ئەو منتیقەیە شلوشێوا بێت بۆ نمونە بیناکانی جوان یان چیمەتۆ نەکرا بێت سەبدانان رابێت ئاسانە بێت تاکید بە لەوانەیە بە 5.5 بە 6 تەخت بێت بەڵام شوێنی شوێ سا ئەگە تەماشا بکەیت 7.8 لە تورکیا تێبینی بکە بینایەک ڕووخاوە بیناتەنشنە ڕووخاوە ئەمە کێسای بینی لە بڵین لە ئەنی کوارەتی بینا ڕۆڵی کوارتی بینەکە دەوری زۆر زیانەکە بڵە بێگومان چونکە تورکیا بێ خۆی بژێنی لەگەڵ بوومەلەرزە چونکە بالتأكيد جەمعی جیۆلۆجی تورکی چاکەزانن کە ئەو منتیقەیە منتیقەیەکی ئاکتیڤە ئەی چۆن چی بکەن ئەی بۆچی ئێستا حاڵیەن سەیرەکەیت مرکزی چالاکی پیشەسازی و بازرگانی و گەشتیاریە ئەو چاکەزانی ئەم منتیقەیە ئاکتیڤە ئەبێ خۆی بژێنی لەگەڵ مەلەرزە چاری نییە چونکە ئەو منتیقەیە چۆڵ ناکرێەوە بە ئاسانی ئەمە ساڵهای ساڵە ئەم منتیقەیە لە زمانی عوسمانلی و پێش عوسمانلی ئەو منتیقەیەکی زۆر ئاکتیڤە زۆر حەیری دانیشتوانیشی زۆر بێگومان ئەوە لەبەرەوە بە ئاسانی چۆڵ ناکرێت منتیقەیە باشە بە زووتر دەگەر لە ئێستا لە شوێنێکی تر بوو مەلەرزە لەوانە بوو ئاکاولی کردایە لە شوێنێکی تر کردایە زیاتر کاولکاری دەبوو بەڵێ ئەوان حسابی کوالەتی بینا و بڵێن بوومەلەرزە ئەوانە کۆدی بوومەلەرزە لە بینا و شتە دەکەن بێگومان باشیم قارنەکەت بۆ بکەم ساڵی 2007 کە بوومەلەرزە لە هی ڕوویە لە دەبەندیخان یعنی 7.2 بوو بۆ 7.3 لە هەمان کاتە لە سەپێڕی زەهاو عین شتی پێگەیشت یعنی ئەو قیمەتە گەیشتە ئەوێش کەچی ئەو کاولکاری لە منتیقی ئێران نبوو لە سەپێڵ بوو لە دەبەندیخان نەبوو بۆچی چونکە دوای لە پێش ساڵی 90 هاچی ئەو لادیانی دۆپی دەبەندیخانە بوو هەمووی ڕاگوێزراو تەخت کرا دوای کە هاتنەوە دوای 90 دیان دوای ڕاپەڕین بیناکان هەموو دروست کرایەوە بە چیمەنتۆ و بە بلۆک و بە سەبی چاک باشە کە ڕوویە ئەو مەلەرزەیە تەسیری وای نەکرد سەر ئەو بینایانە بۆ شوێ بەڵام لە دیوی ئێرانە چونکە ئەوی تا ڕوونیا بوو خانەکانیان بە خشت و بە شێلمان بە شوەی ئاگادە دروستەکەن ئەمە بۆی ئەوی کە ئەو یان بۆ مەلەرزەیە یان کارێکی زۆر بکاتە سەر بیناکان و بێتەوەی کارێکی زۆر گەوردایەوە یان لە چاو ئەوەی دەبەندیخانەکە بوو ئەمە چی دەرەخە بۆمان کواڵەتی بینا واتە کۆدی مەلەرزە کە پێویستە لە هەموو بینایەکە هەبێت کە ئێستا ئێمە شەمانە بوون نمونە لە صفاتی هەندەسی هەر بینایەک تۆ بیکەی پێویست وایە کە کۆدی مەلەرزە بەکاربێنی خاص ئەگەر یعنی بیناکان بەرز بێ و کۆمپیوتەرێکی ئێستا هەیە ئێستا لە کوردستانە و تایبەتی لە سلێمانیە کۆدی ڕقم 3 بەکاریێت یعنی چی کۆدی ڕقم 3 کۆدی ڕقم 3 یعنی کەمەی شیش و کەمەی چیمەنتۆ و کەمەی سەب محدودە کە بوو بە کۆدی 4 ئەمانە زیا ئەکات کەمیەکان زیا ئەکات کە کەمیە زیایی کرد واتە کولفە زیا ئەکات ئێمە بۆ سەلامەتیە بەڕاستی بۆیە تۆ چیمەنتۆ لە بڵین لە تەنێکەوەیەکی بە 10 تەن شیش بڵین لە 5 تەنەوەیەکی بە 20 تەن بۆچی بۆ هەمان بینا بۆی کۆد بەرزکەیتەوە باشە بەزۆکو کاتەکەی چەندە خانە بۆنم هەر بۆ مەلەرزەیە کە دێت وەکو کاتەکەی زۆر خانێت چەندە بۆنم دیارە بەڵێ ئێستا حاڵی ئەم مەلەرزەی ئێستا 50 ثانیە بوو یعنی دقەیەکیش نەبوو 50 ثانیە بەڵێ ئەوانی کە ڕوویە ینی لە کوردستانە بیزادەوەی دەبەندیخان 35 ثانیە بوو یعنی زۆر نییە کاتەکە سەوانیە بەڵام کاولکاریە یعنی 55 دقە ئەو بینایان هەمووی بجوڵێتەوە بزانە چی ڕوئیات 55 ثانیە ثانیە بوو بەرە ئاسانیە 55 ثانیە چی ڕوئیات ئەوەی تۆمارکراوە درێژن دقەیەک تۆمارکراوە هەیە بەڵێ دقەیەکی شەیە 2 دقە و 3 دقە و 4 دقەش هەیە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک دکتۆر سەبارەت بە لێکەوتەی ئەو بڵین بوومەلەرزەیە کە لە باکووری کوردستان و لە باکووری بڵێن لە ڕۆژاوی کوردستان و بەشێک لە شارەکانی باکووری سووریا ڕوویداوە لێکەوتەی هەیە لە سەر هەرێم ئێستا پشوش ڕاگەندراوە لە ڕووی جیۆلۆجیەوە یاخود پێکاتەی جیۆلۆجی هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستان چۆنە
بەڵێ خۆی ئێمە ڕێک ناکەوینە سەر ئەو زۆنێکەوە ینی ئەو پشت زۆنی بوومەلەرزەیە زیاتر ئەو بەشێکەوە ناجێگیری زیاترە وەکو دکتۆر باسی کرد دیوی کوردستانی باکوور و هەروەها درێژ دەبێتەوە بۆ ڕۆژ ئاوای ئێران واتە کوردستانی ڕۆژهەڵات و درێژ دەبێتەوە بۆ باشووری ئێرانیش ئەو زۆنە بە شێوەیەکی گشتی زۆنێکی ناجێگیرە ینی پشتێنەیەکی ناجێگیرە و ئەو شوێنێکەوە بوومەلەرزەکەی تێدا ڕووداوە شوێنی وەکو دکتۆر باسی کە شوێنی بێگەشتنی هەر سێ پلێتەکەیە و یەکێک لە کاریگەری سەرچەکانی دیکەشکەوە هەیە سێ لێکترازانی گەورە لەو شوێنە بە یەکتری دەگەن ئەویش لێکترازانی دەریای مردوو یاخود لیڤانت فۆڵتی پێدەگوترێتن لەگەڵ لێکترازانی ڕۆژهەڵاتی بەتلیس و هەروەها درزی گەورەی زاگرۆز لەو شوێنە بە شێوەی گشتی بە یەکتری دەگەن ئەو شوێنانە بە شێوەی گشتی ناجێگیرن لەبەرەوەی نەخشەی جیهانیمان هەیە ئەو چ شوێنێک زیاتر ناجێگیرە ئێمە تا ڕادەیەکی باش ینی لێ دوورین ئەوە نیەکەوە بە تاواتی دووربین بەڵام نزیکشین ینی ئەو شوێنێکەواسە بوومەلەرزەکەی تێدا ڕوودا و نزیکەی 600 کیلۆمەترێک لە ئێمە دوورە بەڵام کاریگەریشی هەیە هەرچەندە کاریگەریەکەی کەمە ینی لێکوانە کاریگەریەکەی چێک کاریگەری کەمترە بێگومان لەبەر کاریگەریەکەی بەنمونیانی تاوکەسە لەو شوێنانی وەکو بڵین ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئێمە ئەو پلە بەرزیە لە بوومەلەرزە ڕووینە داوە و ئەو شوێنانی کەوا زەویناسان دەها ساڵە دیاریان کردو ئێمە ناکەوینە ئەو پشتێنەیە ناکەوینە سەر ئەو پشتێنەیە بە دڵنیاییەوە لەو پشتێنەیە بەڵام لێشی زۆر دوورنی ینی وەکو ئێستا ئەوەی ئەو ساڵەکە ڕوویدا 2017 ڕاستە لە سەرپەریزەها و ئەوانە بەڵام هەتاوەکو دوور دەکەویتەوە لە شوێنی بوومەلەرزەکە هێزی بوومەلەرزەکە توانمەلەرزەکە کەمتر دەبێتەوە یعنیکە لە دەربەندی خان و ئەوانە 7.3 بۆ یاخود 7.2 لە هەولێر 5.2 بووە ئەوەی ئێستا کە لە تورکیا لە 7.8 بووە لە هەولێر و ئەوانە هەر لە دەوری 4 و 5 بە نازانم هەرچەندە دایرەی ئێرە ئایا ئاشکرایە نەکرد بەڕێکی پلەکەی چەندە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو زۆنە نین بەڵام دەبێت بەڵێ دەبێت چی بووەرە فەرمو بەڵێ ئاسایە ئێمە حەزەری خۆمان وەرگرین ینی وشیارانە مامەڵە بکەین بەڵام ناکری ئەو ترسەش بڵاو بکرێتەوە بەڕاستی چی ئەو ترسە زۆرە لەبەر وەکو دکتۆر باسی کرد ئێستا ئەو شوێنانێکەوە پشتێنەی بوومەلەرزان ئەوان دەبێت لەگەر بابەتەکە ینی ڕابێن بەڕاستی ینی ئەوان بە شێوەیەکی گشتی دەزانن ئەو شوێنانە شوێنی بوومەلەرزەیە واحتیمالی لە هەر کاتێکدا ئاساییەکەوە ڕووداتن بەڵام ئێمە دوورترین کە دوورترین پێویست بەو هەم ترسە ناکاتن بە بۆچینی من باشە بەس ماوە ساوەکو پێکاتی جۆلۆجی خاکی بۆ نمونە سلێمانی بێ هەولێر بێ دۆک بێ پارێزگای هەڵەبجە بێ جیاوازە ینی بۆ بوومەلەرزە وەکو پێکاتی جیۆلۆجیەکەی کامیان بڵێن چ جۆرە خاکێک تۆکمەترە بۆ نمونە ئەگەر حاڵەتێک شتێک ڕووبدا بەڵێ ئەمە کێشە لە جۆری خاکەکە نییە لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی ئێمە باز لە چەند سانتیمێک ناکەین لە خاکەکەی ئەمە باسی لە زیاد لە 50 تاکو 150 کیلومترێک لە توێکڵی زەوی دەکەین و ئایا ئەو شوێنێکەوە هەر کەسێک تێدا دەژێت تا چەند نزیکە لە شوێنی بەیەکدادانی پلێتەکان و یاخود ئەو شوێنانێکەوە لێکترازان هەیە لە ناو پلێتەکە ینی بەنمونە ئێستا ڕاستە لای خانەقین و ئەوانە لای دەربەندی خان لەسەر لێواری پلێتەکە نیە بەڵام لەوێ فۆڵتێکی گەورەمان هەیە لێکترازانێکی گەورەمان هەیە دەبێت لەو شوێنانە زیاتر بەوریایەوە ئەمەڵە بکرێت سوپاس دەکەم ئەو فۆڵتە ئەو لێکترازانێت لەوانەیە لە کاتێک ئەگەر گوزەیەکە بێتن چالاک بێتن بەڵێ سوپاس دەکەم کە دکتۆر سەبارەت بە هەرێمی کوردستان ئێستا حکوومەت پشوڕاگەیاند و سێ ڕۆژ ئەو مەترسیە هەیە بۆ نمونە بوومەلەرزە هەرێمی کوردستان بگرێتەوە ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو چوار پارێزگاکەی باشووری کوردستان بەڵێ بەشێکی گشتی خەتەکانی مۆلەرزەکە دانراوە یانی خەتی یەکەم و دووەم و سێمە کە ئێمە کوردستان لەسەر خەتی دووهەمین واتە بڕی بۆ مەلەرزە لە منتیقەیە
4.5 هەتا 6.5 کە ئەمە بڕێکی کەمە زۆر نییە مام ناوەندە خەتەر نییە بەڕاستی وە سەر دانیشتوان ئەمەش هاجر ڕوشیاوە و ڕوژ ئەیاد و خەتەریش نییە ئەمە تاوان ئەمریکا باسەکری 4.5 بۆ 6.5 لە ئەنجامی دراسی مێژووی مۆلەرزی ئەم ناوچەیە کراوە واتە سەدەها ساڵ لەمە پێش بزانن چەند لە منتیقەیە چەند کەڕێت ئەمانە ئەوە ڕوویاوە و لە کوێ ڕوویاوە حتا تاریخیەن ئەوانی کە یان کاتی خۆی گەڕاون بەناو شارەکانە پێش 600 ساڵ لەمە پێش ئەو گەریدانی گەڕاون بەناو شارەکانە هەوشیان نووسیوەتەوە بەڕێکەوت بۆ نمونە لە سلێمانی بوون و یا لە شارە زۆر بوون بۆ مێرزێ ڕوویاوە هاتوون ئەمەیان نووسیوە چی ڕوویاو لەو کاتە چی کەوتە خوارەوە چی شکاوە چی دڕاوە نازام چی بووە ئەمانیان نووسیوە ئێمە هاتین ئەمانەمان کرد بە ژمارە واتە لە میقاسی وەصفیەوە کە ئەوەی وەصف کردین کردمان بە میقاسی کەمی واتە بە ژمارە ئێمە ئەمان خوێنەوە کە خوێنمانەوە تاریخیەن ئەم منتیقەیە لە بینی 4.5 بۆ 6.5 ئەم ناوچەی چوار پارێزگای باشوور هەمویان بەڵێ وێرانکەر نەبووە بوومەلەرزەی وێرانکەر بە هیچ شێوەیە ئیلا ئەوەی دەبنی خان نەبێت کە ئەو شتی زۆر خەریب بەڕاستی ئێمە کە بەداچوان بۆ کرد لە ساڵی 1228 زاینە لە شارە زوور واتە لە سەدەی سیانزە لە شارە زوو دانێکی وا ڕوویاوە ئەوەی 2017 دەربەندی خان بەڵێ سەروانە پرسی بڵیت چۆن ئەم ڕقم مەزانی خۆ کاتە هیچ جیازێنەوە قیاسیکەوانیە بەهۆی ئەو گریدانی کە باسم کرد ئەوان گەڕاون ئەویان نووسیوەتەوە ئێمە ئەو نووسینەمان هێنا يعني كردان بالرقم او رقمها تقريبا حودر شو يعني تقريبا نص صار بيش او الرؤيا ولا منطقيه كواتا اما غريب بو او يعني عند بني خان زور غريب وكابشر ربع بس او هي الله او هي دوها ما كيس اي معنا او كروساني روشالاتي كروسان او برز او هيك او تركيا كبيع الروات واتا باكوري كردستان رجاوي كردستان روشالاتي كردستان معنا هرهم يعني او ختن ك لسختي رقم يكن كبرزن واتە لە يعني ئەوانی کە تیا ڕۆیات زیاتر وێرانکەرن واتە لە 6.5 بەڕژوورترە ئەمەی ئێمە ئەوی باشووری کوردستان باشووری کوردستان خەتی دووهەمین کە لە بینی 4.5 بۆ 6.5 بەزەوەی کە حکوومەت بۆ نمونە پشووی ڕاگەیاندووە مەترسیەکە ئەوەندە هەیە تو چۆنی دەبینی بەڕای من ئەمە احترازیە ئەمە شتێکە پێش حداس کەوتووە نەوەک شتێ ڕووبات بەڕای من بۆی کە ڕۆحی ئەو خەڵکە سەلامەت بێ بە تایبەتی تەربیە و تعلیم هەردووچیان کە لە هەموو ماڵێکە تایەتی بەڕاستی بۆ سەلامەتی ئەوانەیە ئەجینا وەکو ئەوەی پێشبینی بکەم بڵێم بەیانی سێشەممەیە یان چوارشەممە ئەمە ڕوئایات هەتا ئێستا پێشبینی ناکرێت سێشت هەیە لە بەمەلەرزە باشە تا ئێستا نەدۆزراوەتەوە ئەوی کە دۆزیەوە لە عالەمە ئەوە خەڵاتی نۆبڵی ئەرێتیە ئەو سێشش چییە کاتەکەی شوێنەکەی و بڕەکەی کەس ناتوانێت تا ئێستا ئەمە تا ئێستا مەدەشان نەکراوە ئەگەر ئەمە زانرا ئەوی کە دۆزیەوە ئەم پێشتە تاکید بە یعنی خەڵاتی نۆبڵی ئەرێتیە چونکە ئەمە زۆر زەحمەت ئەم دۆزینەوەی لەبەرەوە یانێکی لەوانە پێشبینیە پێشبینی ناکرێت ئەی ئەوەی چییە بۆ منە خەڵک لە هەولێر هەتا لە سلێمانی بەشێکی شارەکانی دیکە هەستیان پێکرد ینی ئەو دوای ئەو بوومەلەرزە وێرانکەرەی با کوری کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان ئەوە چییە هەستکردن هەیە هیچ ینی نەوەی هەستکردێ بڵێت دەنگێکە یعنی حرەکەیەک ئەو ڕوئایات بەڵام وەکو ترس بڵێم لای ئێمەش بە هەمانش ڕوئایات نەخێر ئەو پێشبینی ناکرێت بە هیچ شێوەیەک و ئەو ترسە نابێت لێرەشە بێت چونکە بۆ ئەو ترسە کاتێکە بێ ئەگەر هاتوو منتیقەی لە سەخەتی ڕقم یەک بووە ئێستا ئێمە سەخەتی ڕقم دوین 4.5 بۆ 6.5 یعنی خەتەر نییە یەکەمیان بیناکامان بەقوتە چیمەتوی باشی تێکراوە شیشی باشی تێکراوە ئەمان هەمووی یعنی بڵێ سەیفتیە بەڕاستی بۆ یعنی ئەم منتیقەیە بالتأكيد ئەو ستیانی کەیساش کراوە ئەم باڵەخانانە ڕەچای ئەو شەکراوەتەوە ئەگەر ڕەچاو نەکرایە لە ساڵی 2007 ئەو مەلەرزە گەورەی 7.3 کە ڕوویە ئەبوا بە یعنی بوا بەسەبەب ڕوخاندنی کۆمەڵە ستی بۆ نمونە ئەی بۆی ڕووینەیە کەواتە ڕەچای ئەو شتەکراوە لەم منتیقەیە ئەوە چی ینی دوای بوومەلەرزە وێرانکەر بوومەلەرزەی تریش دێن بەردەوام بێگومان یاخود بەهێزتریش چاوەڕوان کراوە لەو ناوچانەی کە تێیدا ڕوویەوە سێ جۆرمان هەیە یعنی لە کاتی بوومەلەرزە سێ تایپەیە تایپێکەمیان پێوترێت پێش بوومەلەرزە تایپی دووهەمیان کە ئەمیان پێوترێت مەین شۆگواتە بوومەلەرزە سەرەکیەکە کە لێرە 7.8ەکەیە دوای ئەویش کۆمەڵێکی کە ڕوویا پێڵێت دوا بوومەلەرزە واتە پاش بوومەلەرزی پێوترێت بالتأكيد ئەو کە ڕوویە دوای بوومەلەرزەکە یان دوای 7.8 کۆمەڵی مەلەرزە بوو شەشی تیا بوو شەش وێرانکەرە بۆ ئەو منتیقەیە چۆن وێرانکەرە
ئەگەر هاتو ئەو مەلەرزەیە کە 7.8 کۆمەڵی بینایی تەنها بەس شقی تێبرد بێ بۆ نمونە یعنی ئەشکان بێتی شەشی دۆم کە ڕوئەیات بێتەوە ڕوخان نەکەیت ئەمەی علا بێ یعنی بە وێرانکەر بەس لای ئێمە ئەو شەشتا هیچ وێرانکەر نییە بە هیچ شێوەیەک و ڕوشی یاوە و هیچ شەشمان نەبوو لەگەڵیا تەنها ترسەکەی بەڕاستی ئەوەی کە هەیە ئەمی خەڵک ئاترسیە ئەوەیە ئەڵێ نەوەک بێ بۆ ئێرە ئەجینا پێشبینیکردنی مەلەرزە هیچ شێو تاسە نەکراوە و تا ئێساش نەبووە بەڵێ نابێ خەڵکی نابێ بترسێنە وەڵڵا ینی بە هیچ شێوەیەک من لەگەڵ ئەوانەی خەڵک بترسێ ئەمە یعنی نییە وەکو ئەلان باسی یەکەم وەکو نەکو زانست باسی یەکەم بە هیچ شێوەیەک پێشبینی مەلەرزە ناکرێت ئەگەر هاتو ئەگەر ڕۆژ بەخوا نەخواستە بالتاکید لە بینی 4.5 و 6.5 جایە کە مەرز زۆر خەتەر نییە بۆ منتیقی بەڕاستی و چاشە ڕوویاوە و کەسی هەستی پێ نەکردو کەسیش نەترساوە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکمان هەیە و دەچین و لای میوانەکەمان لە هەورێت لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني جول 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 عفرة عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك الجول جبسینینی دامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕست ماوەستا سۆران سەبارەت بە کاریگەریەکانی بڵین ئەو بوومەلەرزەی سەر لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان کاریگەری چی یاخود زۆر جار باز دەکرێت بۆ نمونە ئایا تاقیکردنەوەی ئەتۆمی بێت یاخود بڵین شوێنی بەندا و ئەوانە هیچ کاریگەریەکیان بیرە نەوت هیچ کاریگەریەکیان هەیە لەسەر ڕوودانی بوومەلەرزە ئێستا شتێکی زانستی داریکراوە بڵێ ئەمە هۆکار بۆ بۆی کە بوومەلەرزەیەک لە ناوچەیەکدا ڕوودەدات. سەبارەت بە بەنداوشتەکان کاریگەری بۆ شێوەی نیەکەوە بتوانێتن پلێتێکی گەورە بۆ شێوازە بجوولێنێتن بەڵکو ئەوە بوومەلەرزەکان زیاتر کاریگەری دەکەنە سەر بەنداوەکان دەبێت بەنداوەکان بە شێوازێک دروست بکرێتن حسابی کۆدی بوومەلەرزە بکرێتن بە نمونە بەنداوێکی وەکو دوکان دروستکراوە لە 57 ئەوانە حسابی ئەوە کراوە تا توانای بەرگەگرتنی چەند بوومەلەرزەی هەیە. ڕاستە ئەو ئاوەی کەواکۆ دەبێتەوە لەو بەنداوانە هەندێک کەمێک کاریگەری دەکاتە سەر ژێرە خۆی بەڵام ئەو بۆ قوڵایەکی زۆر درێژ نابێتەوە بێگومان. بەڵێ ئەی ئێستا مەترسیە لەسەر لەبەرەوە نابێت بڵین بەو شێوازە مەترسیە لەسەر ئەو ناوچانەی کە بۆ نمونە سەر لە بۆ ناوچەکانی ئێمە بێگومان ئەو ناچانەیە ئەگە کەوا نزیک بێتن کاریگەری بوومەلەرزەکە
پێ بگاتن ئەگەر بەنداوەکە بە شێوازێک دروست کرابێتن حسابی ئەو پلە بەرزانە نەکرابێتن کە بێگومانم ئەوان حسابی ئەو بەرزانیان کردووە لەبەرەوەی ئەو شوێنانە دیارنیان بە نمونە ئێستا ئەوە یەکێکە لە وێنانەی کەوا نیشانی داداتن لە تورکیا چ شوێنی ڕوودانی بوومە لەرزەیە ینی ئەو ناوچانەی دیاری کردووەکەوە چ شوێنێک وەکو دکتۆر باسی کرد پلەی یەکەمی بوومە لەرزە هەیەەوە تا ڕاددەی چەند ئایا بوومە لەرزە کاریگەری لەس ئەو شوێنانە دەبێت بۆ ناوچەکانی ناوەڕاستی گرتووە لە وێنەی جەنابەت پلێتەکە ناوچە کوردیەکان پلەی یەکە من بەشێکی زۆری بەڵێ بەشێکی زۆری پلەی یەکەمی بەڵێ بەشێکی زۆری بەڵێ بەشێکی زۆری ئەو شوێنانی کردو تاو بڵند ناوچەکانی لای ئەستەمبول و ئەوانە بەشی باکووری تورکیاشە بە هەمان شێوە لەسەر ئەو پشتێنەیەکەوە کەوا بەکو دەڵی خەتی یەکەمی هێڵی یەکەمی ڕوودانی بوومەرزن لەبەر ئەو بەنداوانەی لەو شوێنانە دروستکراون بە دڵنیاییەوە حسابی ئەوە کراوەکەوە توانای بەرگەگرتنی پلەیەکی وای هەبێت لەبەر دەزانرێتن تورکیا یەکەم جاری نییە و لە مێژووی تورکیا ئەو حاڵەتانە زۆر ڕوویداوە ئێستا بنمونە لەو شوێنێکەوە ڕوویداوە دەبینی لە هەمان شار بنمونە لە مەڕەش یاخود لە غازی ئەنتاب و لەو شوێنانە بوومە لەرزە ڕوویدا باڵەخانەیەک دەبینیت بەداخەوەیانی یەکسەر دێتە خوارەوە باڵەخانەی دیکە هەیە لە تەنیش هیچ کێشەی نییە ئەوە باز دەکرێتن کوالەتی ئەو بینایە ئایا ئەو بینایە تا چەند ئەو باڵەخانێ تا چەند کۆن بووە لەبەرەوەی کە بە تێپەڕبوونی کات کوالەتەکەی دادەبەزێتن توانێت بەرگەگرتنی کەمتر دەبێتن دەبێت وەکو بە دڵنیاییەوە تورکیا یاخود ئەو شوێنانێکەوە لە زۆنی یەکەمن لەو هێڵی یەکەمن بە شێوازێک باڵەخان و شتەکان دروست بکەن و حسابی ئەوە بکەن کەوا بوومە لەرزە ئەگەرێکی کراوەیە بەڕاستی باشە ماوەستا بەس وەکو تاقیکردنەوەی نازانم ئەتۆمی ئەوانەی بوومە لەرزە دروست دەکەن یاخود بۆ نمونە نەوت و غاز بێ لێدانی بیر و ئەوانە کاریگەری هەیە یاخود ئەسڵان ئێستا هیچ بنمایەکی بڵێن شتێکی زانستی بڵێن سەرمێنراوە هۆکارارە سەرێکێکە چییە بڵێن بەڵێ بێگومان تەسیری هەیە بابەتەکان ئەگەر ئەوە ینی بەکار بهێنرێتن لەبەرەوەی وزەیەکی ئێزگار زۆری هەیە ئەو وزەیە تەسیر لە زەوی دەکاتن بێگومان بەڵام مەرج نییە بەو پلێ بێتن بەو شێوازە بێتن هەتاوەکو ناخی زەوی بڕاتن ئەوانە زیاتر بەشی دەرەوە زەوی کاریگەری زیاتر لەسەر دەکات بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵاتەن مامۆستا کاکتۆر لە سەبارەت بە هۆکاری هەرە سەرەکی کە بۆ بوومە لەرزەیەک دروست دەبێت چیە هۆکارە هەرە سەرەکیەکە بۆ نمونە ئەوەی کە باسم کرد لە بیدایەتە کاکە حەکیم بڵێ ینی هەڵی هۆکار سەرەکیەکە ئەوەی جوڵانی پلیتەکانە بەس ئەمە هۆکاری تر نییە بەڵێ هەیە لەسەر زەوی بۆ نمونە یاخوار هەمووی پەیوەندی بە هەمووی ژەرزەویە بەس ئێستا حاڵیان تەمان ئەمی کە باسم کرد ئەمە تەفسیرێکی کلاسیکیە ئێستا تەفسیری تازە هەیە بۆ شتە لەجێ دراسایە ئەو تەفسیر تازەیە نایبەستی بە پلیتەکانەوە ئەیبەستی بە ناخی زەویەوە لە ناخی زەویەوە مادەی ئاسن مادەی کڕۆوە مادەی مسیتیای لەوێ لە ئەنجامی خولانەوە و لە ئەنجامی ئەو ینی ڕەشە بە کارۆمەغناطیسی کە بەلای زەویە ئەڕوات بێتە هۆی ئەوەی کە ناخی زەویش تووشی مەوجاتی کارۆ بێت واتە کارۆمەغناطیسی ئەم کارۆمەغناطیسیە سەرەکەوێت لە ناوکی زەویەوە کە بە قوڵایی 6374 کیلۆمەترە بەرەو سەرەوەیەت کە هات بەرەو سەرەوە ئەیا لە بریکی تێکڵی زەوی کە یان تێکڵی زەوی تقریباً لە باشترین شوێنی 70 کیلۆمەترە ئەم تێکڵە بەهۆی ئەو هێزەوە شکێنرێت و دەرچەیەک دروست دەکات ئەم دەرچەیە احتمال هەیە بێ بە گڕکان احتمال هەیە بێ بە مەلەرزە احتمال هەیە بێ بە جوڵانی پلیتەکان واتە پلیتەکان نین کە ئەبنە هۆی ڕوودانی مەلەرزە بەپێی ئەم تەفسیرە تازەیە ناخێر ئەو هێزەیە کە لە ناخی زەویەوە دەرەوە بەرەو سەرەوە ئەڕوات بەڵام تەخمەن تا ئێستا ئەم تەفسیرە لەژێر دراسەکردنایە یان نەبووتە تیۆریەک تاکو پشتی پێ بەسرێت هەتا ئێستا ئێمە ئەوەی کە باسەکرێت کە باسمان کرد پێشە بەسیم بە تەفسیرە کۆنەکە واتە بە کلاسیکەکە کە جوڵانی پلیتەکانە بێت هۆی ڕوودانی مەلەرزەکە بەڕاستی اینجا ئەوەی کە جەناب باس کرد یعنی پێم خۆش تاریقی بەم ینی پلێتی جیاوازە مەبەستی سەبوو منە جوڵە دەکەن چۆنێ بەڵێ ئێستا وەکو باسمان کرد پلێتی ئەنەزۆڵی هەیە ئەوە جیایە
پلێتی عربیمان هەیە کە ئێمە وەکو عێراق پێشەنگین لەگەڵ یعنی پلێتی ئێرانیە ئەم سێ پلێتاش دەچیان لا یەکەون ئەمە ساڵانە دەجوڵێن ئەیەن بەیەکە هەر ساڵی بۆ نمونە ئەگە حسابێکی ساڵانە سانتیم و نیوێک 2 سانتیم ئێن بەیەکە ئەم بەیەکانە چی ڕوئەیات پلێت بە یعنی هەزاران کیلۆمتر چواگۆشە ڕوبەرەکەیەتی ئەسوورایەکەی تقریباً 100 بۆ 150 کیلۆمترە ئەم پلێتانە بیابەیەکە بزان چی ڕوئەیات تەمان بێتە هۆی ئەوەی کە هێز کۆ بێتەوە لە هەموو لاکان کام لای زۆر ضعیفە و ناتوانێت هێزی تا کۆ بێتەوە لە ئەنجامی ئەو شکانی کە هەیەی بێتە هۆی ڕوودانی بۆمەلەرزەکە ئەی باشە بۆچی ئەو هێزە کە کۆبووە لە پلێتی عەرەبی کە ئێمە پێشەنگی لەوێ ڕووینە مەلەرزەکە لە پلێتی ئەنەدۆڵیا ڕوویە چونکە لەوێ داشکارنەکە هەیە واتە شکارنەکە هەکە سێفۆڵتەکەی هەرتێکی یاوی لێک لەوێ بۆتە هۆی ئەوەی کە ئالێەوە هێزەکە بێت دەرەوە و بێتە هۆی ئەو کاریسی کە ڕوویە حکوماو سەوتی بەپێی پلەکان دەگۆڕە و هێزە گەورەیە کە سەر دەکەوێت بۆ زەوی بڵێن یعنی چۆن عەفوەن ئەو هێزی کە بڵێن بۆ نمونە پلەی حەوت قوتەکەی بەرامبەر چەند TNT و دەگۆڕێت ینی شتێکی حەزەکەم یعنی ڕوونکەمەوە حەوت بۆ نمونە ئەگەر 160 ملیۆن بۆ نمونە کۆماوەسە باسی کرد تەن یعنی هین یعنی کیلۆ TNT بێت کە ئەکاتە 7.1 باشە نابێ بە 161 نەخێر دە ئەو نەزیاکات کابێ بە 7.2 20 ئەو نەزیاکات 7.3 سی ئەو نەزیاکات واتە بە نظامێکی ئەکسپۆنتیشیال سەرەکەوێت نەک بۆی بڵێن حوت نیۆنی هەشتە بۆ نمونە یان هەشت یاڕخەمە زیاترە هیچ نییە نەخێر سا کۆماوەسە باسی کرد حوت ئەگەر 160 بێت هەشت بوو بە ملیۆن کیلۆغرام TNT یعنی یەک دەرەجە بزان چەندی زیاد کردووە کەواتە لە مەلەرزە 7.1 زۆر زیاترە لە 7.2 زۆر زیاترە لە 7.1 بۆی ئێمە بە پوینتی خوێنینەوە خۆوانە وامانەوە حەوت یا هەشت بۆ نمونە بەڵام ئەو پوینتانە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە بۆچی هەموو زیادکردنی پوینتێک کاولکاری بە دواوەیە ئەمە کێشەکە لێرە بەڕاستی بۆ مەلەرزە اینجا ئەو مەلەرزی کە ڕوئەیات ئایا پەیوەندی هەیە بە نەوت بەدرێنانی نەوتەوە بەدرێنانی یعنی ئاوە لە بیرەکانە وەڵامەکەی نەخێر بۆچی نەخێر چونکە لە کاتی یاخدوای مەلەرزە قوڵایەکەی لە 4 کیلۆمەتر بەرەو خواردترە یعنی بەرەو خوار و ئیسامی کە ڕووی ئەمەی یعنی ئەم جارە لەبین 10 بۆ 15 بۆ 7 کیلۆمەترە قوڵترین بیر کە لێرە لە منتیقەیە لە 3 کیلۆمەتر 4 کیلۆمەتر یعنی تێناپەڕێ ئێمە چ تەسیرێک کاسە بۆ مەلەرزە بۆ نمونە هیچ احتمال هەیە مەلەرزەی بچووک ڕوئا پێڵێن مایکرۆ ئەمە لە 2 لە 2.5 ئەوە نەیە تەسیر ناکات تەنها جیازی خوێنێتەوە کەس دەستی پێ ناکات حتا ئەو ئەوانەی کە یا بە سەدەکانە هەموو ڕۆژی ئاو یا بە سەدەکە جیازی پۆرتەبڵ دانراوە لەسەر سەدەکە بۆ خوێندنەوەی مەلەرزەکە ئەمە پێوترێت مایکرۆ ئێرسکی گواتە بچووکە ئەی خوێنێتەوە یەکە یەک و نیوە تا دوونیە خوێنێتەوە لەبەر هیچ تاسیەک ناکات سەرەوەی کە بڵی ئەمە ئەبێ بە مەلەرزێکی گەورە نەخێر ئەمە نابێتەوە جوڵانی پلێتەکە بە هیچ شێوەیە باش بەس لە ڕووی زانستی ئێستا و بوو مەلەرزە وێرانکەرە هاتووە بەزووت و کەس ناتوانێت بڵێن پێشبینی بکە بڵێ بەڵێ بەس وەکو ئەگەری ڕوودانەوەی هەیە لەو ناوچانە دوور نییە دوور نییە چونکە ئەو منتیقەی لەسەر خەتی یەکەمە ئەو شتە غەریب نییە ئەگەر ڕووبات ئەگەر تێبینی بکەی یعنی پێش 4 لەوە پێش لە 2 مانگە زانایکی هۆڵەندی تویتێکی کرد لە تویتەکەیە باسیەوەی کردبوو کە لە دەوروپشتی 4 بۆ 6 مانگە شتێک لە منتیقەیە ڕوئەیات کە حتا بڕەکەی وتوی حەوتە لە ناوەڕاست و باشووری تورکیا ئەوەی نووسی بوو خۆی ئەم شە ڕوئەیات کارکا لە لوبنان و سووریاش فعلا ئەو شتەی کرد بەس ئەوتی منتیقەیەکی گەوریایی نییە نێو لە چوابی زەبت وتی ناوەڕاست و باشووری تورکیا وتی حوتیش ئێمە ئەمە 7.8 گەورەی ئەم 7.8 ئەوتی لە ناوەڕاست بەنێ و لە چ نقطەیەکەیە کەواتە پێشبینیەکەی ئەویش وەکو ئێستا بڵێن بۆ بە ئەوەی کە ئەتوانێت پێشبینی بکرێت نەخێر پێشبینی ناکرێت ئەمە تەنها بەس وەکو ڕێی خۆی بووە ژینا لە ساسە ناتوان پشتی بەستنەوە سوپاس دەکەم دێمەوە خزمەتان مامۆستا وەکو دوا پرسیارم وەکو بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکەکەی پێویست بە ترس ناکەوە وەکو ڕێنمایی هەیە چی بکرێ بۆ نمونە لە ئێستادا
بە کورتی بێ سپاس دەکەم. هیچ پێویست بە هیچ کەسێک پێویست ناکە ترس بڵاو بکاتەوە یاخود بترسێتن لەوەی کەوا بوومە لەرزە ڕوودەداتن یاخود نا لەبەرەوەی نازانێ ڕووداتن و ئێمە لەسەر هێڵی بەڵێ دیارە ئینتەرنێتەکەشمان لاواز بووە بۆی ئەم ڕووداوە بەڵێ سپاس دەکەم ماوەستا سپاس دەکەم ماوەستا سۆران کاکتۆر وەکو ڕێنمایی چی بکرێ ینی بەڵێ چۆن مامەڵی لەگەڵا بکرێت لە باشووری کوردستان بەڵێ وەزارەتی گواستن و گەیاندە ڕێنمایی دەرکرد بەڕاستی یان کۆمەڵە ڕێنمایی جوانە تەوانە ئەوستان دەردا بۆ عالەما ئەو ڕێنماییە بە کوردی بڵاوی کوردەوە ئەو شتێکی زۆر جوانە پێم باشە لە هەموو ماڵێکا ئەو شتە هەبێ بەڕاستی لە هەموو فەرمانگەیەکا ئەو شتای بچووکە کۆمەڵ ڕێنمایی تایە ئەگەر هاتوو لە شوێنێکی بەرزاوی بۆ نمونە لە ستیانە بووی لە تابقی 11 بووی دەبوویت چی بکەی باشە خۆی هەموو کاتی مێرزەکان بووی 50 سانیەیە نابێ محاڵی هاتنە خوارەوە بکەیت چونکە تاگەیتە خوارەوە تەواوە بێکاتەکە و هیچ بەیج ناکەیت پێویست وایە لە شوێنی خۆ بمێنیتەوە اینجا باشتر وایە کە بچیتە ژێر مێزێکەوە یا شتێکی ڕەق بێ بەسەر تا بووی کە تووش هیچ کێشەیە نەبووی ئەگەر نەبوو بچۆ سوچی دیوارەکانەوە و دووکەوەرەوە لە پەنجەرەکان چووکە هیچ شکانەکەیە و لەو شتانی هەڵواسراوە بۆ نمونە ئەمە سەعاتە ئەمە ڕسمە ئەم یانی نانەیە یان سەقفی مەغریبیانەیە ئەمانە هەڵواسراون لەوانە دوورکەوەرەوە چکە یانی احتمالی ئەوانە بکەیتە خوارەوە باشتر وایە لەوەی کە بیتە خوارەوە لێرمێنیتەوە باشتێکە بەڵام ئەگەر لە ماڵەوەی بۆ نمونە خانووی قادیاد و قادر لەگەڕەکە باشتر وای بێت دەرەوە ئەوە توانی بێت دەرەوە بڵێ سلمێنراوە کامیان سەلامەتترن لە هەردووشا سەلامەتە مهمە تۆ خۆ سەلامەتکەی لەو منتقەیە یعنی تا بتوانیت خۆ پارێزی پێ ئەو ڕێنمانی کە هەیە ئەو ڕێنمانی کە باسم کردی چ لەوانە ئەوەیە بۆ ستێکانی سەحە ئێمە کە هەمانە یعنی ئەکری ئەو بەکار بهێندێ بەڕاستی اینجا ئەگەر توانیت زۆر بە خێرایی کارەبا ئەو ئەگەر یانەکە بکوژێنێتەوە زۆر ئەو شتێکی بەخاستن غاز بۆ نمونە بۆی کارسەر ڕوونایە بەڕاستی ئەم شتانە و مناڵ یعنی خاڵ یەکەمیان بریتێ لە هێورکردنەوە زۆر گرنگە ئەو هێورکردنەوەی بەڕاستی چونکە لەو کاتە هەموو تووشی شتڵژان نەبین هەموو تووشی تووڕەبوون نەبین ئەلەو کاتە هێورکردنەوە زۆر گرنگە بەڕاستی کە هەوێر بوونەوە توانی ئەو کاتانی کەش ئەوانی کەش بکەیت بەڕاستی ئەو زۆر گرنگە بۆ ئەگەر ناو سیاراوی چی بکەیت ناو سیارەکە مێنەرەوە تاکو تەواو مێنەرزەکە ئەگەر سەپردیە بووی چی بکەیت هەتا زۆر سەپردەکە دەرچۆ یان لێ بمێنەرەوە ئەگەر باشێوەیە بێت اینجا ئەمانە تەمە هەمووی ڕێنماییە کۆمەڵ ڕێنماییە زۆر جوان ئایانە و ڕێنمایانە پێم باش بەڕاستی لە سەتەلایتەکانە لە دەشێن ئەمانە باس کردی بڵاو کرێتەوە بۆی خەڵک ئەو زەینەی هەبی ئەو زانیاری هەبی لەبارەی چۆن ڕووداوی و مەرزە بەس دووبارە بە خەڵکی کوردستان پێویست بە قەلەقی ناکات بە هیچ شێوەیەک من صاحب قسەی خۆمم بە هیچ شێوەیەک پێویست بە قەلەقی ناکات چونکە ئێمە سەخەتی دووەمین 4.5 بۆ 6.5 ئەمە کاولکارینە بۆ منتیقەیە لەوە پێ ڕوویاوە و ڕۆژ ئەیات هیچ فیز ناکە خۆ یعنی بترسی بەرەوە هیچ مالی نەهاتوە الحەمدولله بەڵێ سپاس ماوەستا گەر لەگەڵمان ماوی ماوەستا سۆران گەر شتێکت ماوێ زۆر بە کورتی سپاس دەکەم کاتمان نەماوە زۆر سپاسان دەکەم بە هیوای سەلامەت بۆ هەموو لایەک هیوادارم خەڵک بە شێوەیەک نەترسێتن ئەگەری ڕوودانی هەر بوو مەلەرزە و دکتۆر باسی خاڵەکانی کرد تەنها بەهێمنی بمێننەوە بەو ڕێنمایانی کە دکتۆر باسی کرد خۆیان نەشڵەژێنن لەبەرەوەی ئەو ساڵەکە ڕوویدا لە 2017 بەشێکی خەڵکەکە کەوا بەهۆی ترس و ڕاکردن و ئەوانەوە تووشی کێشە بوو نەک بەهۆی بوو مەلەرزەکەەوە بەڵێ سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان ماوەستا سۆران حەسەن پسپۆری جیۆلۆجی هەورا دکتۆر ئارام نامیق پسپۆری جیۆفیزیا سپاسان دەکەم سپاس بۆ ئامادەبوونتە سپاس بۆ بینەرانی بڕە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ